تەیف سامی حکوومەتی هەرێمی قەرزاربار کرد. مەترسی لەسەر سێ موچەکەی کۆتایی ئەم ساڵ دروست دەبێتەوە. زانیاری گرنگ لەسەر کۆبوونەوەکانی شاندی بەغدا و هەرێم لە تیوارەوە بزانە. شاندی حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم لە شاری هەولێر کۆبوونەوە، هەردوو لە 5 کاتژمێر کۆبوونەوەی چڕوفڕ و تاقەت پڕوکێنیان کرد لەسەر کێشەدارایی هەڵپەسێردراوەکانی نێوانیان. بڕیارە کۆبوونەوەی دووەم لەسەر ئاستی وەزارەتەکان چڕوپڕتر بێت. بەپێی زانیاریەکان کە تیوار لە چەند سەرچاوەیەکی جیاوازەوە دەستی کەوتووە، شاندی هەرێم و بەغدا ئەگەرچی بەنیاز بوون گفتوگۆی داهات و پرسی نەوت و گومرگ و باج و دۆلاریش بکەن، بەڵام پرسی موچە باڵی کێشا بەسەر سەرجەم گفتوگۆ و دانیشتنەکانی یەکەم کۆبوونەوەی نێوانیان. بەپێی زانیاریەکان شاندی هەرێم پێداگریان کردووە لەسەر ئەوەی هەرێم موچە و شایستەداراییەکانی خۆی بەپێی پێویست و یاسای بودجە وەرنەگرتووە. وەزیری دارایی عێراقیش وەڵامی داوەتەوە و توێتی هێشتا ئەوان چاوپۆشیان کردووە لە ناردنی پارەی موچە و ناردنی بەشێکی پارەکەش لەسەر ڕاستپاردە و فەرمانی سوودانی بووە. تەیف سامی لە کۆبوونەوەکە کەمترین قسە و زۆرترین پێداگری کردووە لەسەر ئەوەی حەق و حساب و قەرزیان زۆر لای هەرێمە. وەزیری دارایی عێراق وتوێتی نزیکەی 7 تریلیۆن دیناریان ئەم ساڵ بۆ موچە ناردووە و بەپێی یاسای بودجە 2 تریلیۆن دینار لە پشکی هەرێم ماوە بۆ موچە. بەم پێیەش بێت تەنها بەشی موچەی مانگی 89 پارەی موچە لە بەغداوە بۆ پشکی هەرێم ماوە. بەمەش چارەنووسی سێ موچەکەی کۆتایی ئەم ساڵ دیسانەوە هاوشێوەی ساڵی ڕابردوو دەکەوێتە بەردەم مەترسی ئەگەر حکوومەتی هەرێم بیر لە چارەسەرێک نەکاتەوە بۆ دابینکردنی ئەو موچانە. جالەوەش تەیف سامی وتوێتی زیاتر لە 3 تریلیۆن دیناریان قەرز لای هەرێمە کە بەشێکی بە سولفە و قەرز نێردراوە. شاندی عێراق داواشیان کردووە داهاتی فرۆشتنی نەوتی قاچاق بگەڕێتەوە خەزێنەی گشتی و لەسەر داهاتی ناوخۆ هەژمار بکرێت. داواشیان کردووە نیوەی داهاتی ناوخۆ ڕادەستی بەغدا بکرێت و کێشەکانی باج و گومرگ و کێشەکانی نێوان هەردوو وەزارەتی بازرگانی و کشتتوکاڵی نێوانیان لە ڕێگای لیژنەی لاوەکیەکانەوە چارەسەر بکرێت. حکوومەتی هەرێمیش داوای کردووە عێراق بازگەکانی نێوان هەرێم و پارێزگاکانی عێراق هەڵگرێت و ڕێگریش نەکات لە هەناردەکردنی بەرهەمی جوتیارانی هەرێم بۆ ناوەڕاست و خواروی عێراق. بڕیارە لە دووەم کۆبوونەوەی نێوانیان وەزیری دارایی عێراق و هەرێم تاوتوێ چارەسەری لیستی موچە و موچەی مانگی 8 بکەن. بە وتەی سەرچاوەیەک وەزیری دارایی عێراق وتوێتی لەسەر بنەمای گفتوگۆکانی ئەم دوو ڕۆژە بڕیاری خەرجکردنی موچەی مانگی 8 دەدات.